ئامادەبوانی بەڕێز میوانە بەرەزەکان بەیانیتان باش و بەخێر بێن بۆ فۆرۆمی هەولێر. بەخێر هاتنێکی تایبەتی ئەو میوانە بەرێزانە دەکەم کە لە دەرەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان دەستخۆشی لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕووداو دەکەم بۆ ڕێخستن و بەرێوەبردننی ئەو فۆرۆمە و کۆکردنەوەی 14 ناوەندی لێکۆڵینەوەی ناوچەکە لەم کاتە پێویستەدا لە پێناو دروستبوونی ئاشتی و سەقامگیری و پێشکەوتن لە ناوچەکەماندا. هیوادارم گفتوگۆی پڕ بەرهەم و لێگەیشتن لە نێوان هەموو لایەکدا ببینی. بەرێزان، ئێوەی سیاسەتمەدار و توێژەران خاوەن زانیاری و ڕوانگەی خۆتانن، بۆیەشە دەمەوێ زۆر ڕاشکاوانە لێرە لە بەردەم ئێوەی بەڕێزدا قسە بکەم. بەڕاستی ئێمە دەمانەوێت بەرامبەر خەڵکی کوردستان و عێراق بەگشتی خاوەن بەڵێن بین. دەمانەوێت خەڵکی هەرێمی کوردستان و عێراق ژیان و گوزەرانێکی خۆش و شایستەیان هەبێت. خۆشگوزەرانی خەڵق بەدێ نایێت ئەگەر سەقامگیری سیاسی لە وڵاتدا نەبێت. خزمەتگوزاریەکان دەستەبەر نابن ئەگەر وڵات لە بارێکی شڵەژاوی ئەمنیدا بێت. لەبەر ئەوەش دەبێت لەو دوو خاڵەوە دەست پێ بکەین. ئەگەر لەو دوو خاڵە ورد ببینەوە دەبینین کە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان بەر لە ڕووخانی ڕژێمی پێشوو هەوڵێکی زۆری بۆ عێراقێکی بەو شێوە داوە. بۆ ئەو مەبەستەش ژمارەیەکی زۆر کۆبوونەوەی لایەنە سیاسی عێراقیەکان بەر لە ڕووخان و دوای ڕووخانی ڕژیم لە هەولێر ئەنجامدرا. ئێمە چاومان لەوە بوو عێراقی هەمووان دروست ببێت. بەداخەوە ئەوە بۆ هەموو نەتەوە پێک هاتەکان پێک نەهات و سەرنجام دەوڵەتی مەدەنی و هاوڵاتی بوونش پێک نەهات. بۆیەشە ڕێکخراوە تۆرۆریستیەکان سوودیان لەو بارودۆخە وەرگرت و قاعیدە شوێنی خۆی لە عێراقدا فراوان کرد، دواتر لە بەرگی ئەنسار و سنەدا بەهێزتر بوو. ئەنجاش بووە ڕێکخراوێکی زۆر گەورەتر و بەهێزتری تۆرۆریستی بە ناوی داعش کە بارودۆخی عێراق و ناوچەکە و هەموو جیهانیشی تێکدا. ئامادەبوانی بەڕێز، ئەگەر ئێمە بە چاوی ئەوەی ئەمە پلانگیریە و داعش لە دەرەوە بۆ عێراق لێردراوە تەماشای دیاردە و مەسەلەکە بکەین، ناگەینە هیچ چارەسەرێک و بەداخەوە لەوانەیە بەرەو بارێکی زۆر خراپتریش بچین. ئێستا داعش جم و جۆلێکی بەردەوامی هەیە لە هێلی استراتیژی دیاڵە، کەرکووک، سەلاحەددین، ئەمبار و مووسڵ تاکو سووریا. شەوانە جم و جۆڵ و هێرش و پەلاماری تۆرۆریستی بۆ سەرهێزە ئەمنیەکان و شوێنە گشتیەکان ئەنجام دەدات. زۆرشیان خەڵقی عێراقن کەواتە داعش ماوە. لە دۆخێکی شڵەژاوی بەو شێوەیەدا ئەگەر داعش نەمینێ ڕێکخراوێکی دیکەی تۆرۆریستی لەو پاشماوەیە و لەو زەمینەدا لەدایک دەبێت. لەبەرەوە دەبێ بەجددی لەسەر چارەسەرێکی بنەڕەتی بوەستێت. دەوڵەتی تازەی عێراق لە دەستور و سیستەمی ئیستایدا خۆی بە دەوڵەتێکی دیموکراسی فدرالی پێناسە کردووە. لە دەوڵەتێکی بەو شێوەیەدا ئەگەر ئاوەدانی خزمەتگوزاریەکان و بەشداری لە بەرێوەبردندا بە شێوەیەکی گونجاو و هاوبەش نەبێت، ئەوە سەقامگیری و ئەنجاش خۆشگوزەرانی و پێشکەوتن مەحاڵ. پشتگوێخستنی بەشداریەکی هاوشان هەروەها ئەو شێوازە لە وڵاوبوونەوەی چەک وای کردووە نەک پێشکەوتنی ئابووری بەڵکو بەردەوام بوونی
بزاوی بازرگانی و ئابووری و زۆر پێویستی ڕۆژانەش زۆر سەخت ببێت. هەروەها کاریگەریەکی یەکجار خراپی هەبوو و هەیە و بووتە ڕێگر لە بەردەم چارەسەرە سیاسیەکاندا. ناسەقامگیری بۆ هاوڵاتیان دروست کردووە بە هەموو پێکهاتەکانەوە. دەبێ ئەوە بە پێ دستوری عێراق چارەسەر بکرێت. هەرێمی کوردستان کە ڕەخنەی هەیە لەوەی 55 مادەی دستور ئەوانەی پەیوەستن بە گەلی کوردستانەوە جێبەجێ نەکراون، لە هەمووان زیاتر دەیەوێت دستور سەروەر بێت. بەرێزان، بۆ ئەوەی گەراکانی ترۆر لە عێراقدا هەڵبگرین و نەهێڵین، دەبێ یەکەم جار شوێنە وێرانبووەکان ئاوادان بکرێنەوە. زەمینەی گەشەکردنی ترۆر لە ناو وێرانی و ناوچەپێ خزمەتگوزاریەکاندایە، بۆیە دەبێ زوو دەست بە ئاوادانکردنەوە بکرێت. بۆ هەمومان زۆر ناخۆشە کە یەکێک لە کۆنترین شارەکانی ناوچەکە و جیهان شاری مووسڵ بەو شێوەیە وێرانە. دەبێ حکوومەت پشتیوانی لە سەرمایەداران مووسڵ بکات بۆ ئەوەی دەست پێشخەری ئاوادانکردنەوەی مووسڵ لە دەستی ئەواندا بێت. دەبێ خەڵقی هەموو پارێزگاکانی ناوەڕاستی عێراق، نەک تەنیا چەند کەسێک لەو پارێزگایانە، خۆیان بە هاوبەش و بەشدار ببینن لە بەڕێوەبردننی دەسەڵات و کارگێری عێراقدا. دەبێ پەیوەندی نێوان هەموو پێکهاتەکانی عێراق بەکردەوە و بە شێوەیەکی قوڵ ڕاست بکرێتەوە. بۆ نەهێشتنی ترۆر و نەهێشتنی دەرکەوتنەوەی ترۆر لە ژێر ناوی دیکەدا پێویستمان بەوەیە سیستەمی پەروەردەمان لە عێراق پێش بخەین. پلانێکی تازەی وردی ئاوادانکردنەوەمان هەبێت، هاوبەشی و بەشداریەکی گونجاوی هەموو نەتەوە و خاوەن ئاین و مەزهەبەکان هەبێت لە بەڕێوەبردننی وڵاتدا و ڕێگاکانی پێکەوە ژیانێکی ئاشتیانە لە عێراقدا بەهێز و قوڵ بکەینەوە. بیمەی تەندروستی، بیمەی بێکاری و هەژاری، ژیان و خوێندن بۆ ئەوانەی بێدایک و باوکبوونە هەر وەک لە دەستوری عێراقدا هاتووە بۆ هەمووان دابین بکەین. بەڵام بۆ ئەوەی بتوانین ئەوە بکەین، دەبێ هەموو لایەنەکان بە ڕاشکاوی پێکەوە قسە بکەن، لێگەیشتن و پێکەوە کارکردن و سازدانێکی تازە لە عێراقدا دروست بکرێت. ئێمە بە هەموو شێوەیەک ئامادەین بۆ ئەوەی لەمڕۆوە دەستی پێ بکەین. بەڕێز سەرۆک وەزیران عادل عەبدولمەهدی کەسێکی گونجاوە بۆ قۆناغێکی بەو شێوەیە و هەموو لایەنە سیاسیەکانیش دەبێ گەیشت بنە ئەو باوەریە، ئەو باوەڕەی کە پێکەوە کارکردنمان بۆ بەڕێوەبردنێکی باشتر و دروستکردنی سەقامگیری زۆر پێویستە، بە تایبەتیش ئەگەر ڕێژەی کەمی بەشداری خەڵک لە هەڵبژاردننی ڕابردووی عێراقدا بینینە بەرچاوی خۆیان، ئەوە ئەو پەڕی بێباوەڕی بە سیستەم و بەڕێوەبردننی وڵات پێشان دەدا. دەبێ لایەنەکان بەکار و کردەوە و ڕەفتاری خۆیان باوەڕی خەڵقی عێراق بە سیستەمی سیاسی دروست بکەنەوە. بەڕێزان، بەر لە ڕۆخانی ڕژیمی پێشوو هەرێمی کوردستان عێراقەکەی دیکە بوو. ئەو عێراقە بوو کە لایەنە سیاسیەکانی عێراق لە ئۆپۆزیسیۆندا شانازیان پێوە دەکرد بۆ حەتمیەتی گۆڕینی ڕژیم و بۆ بنیاتنانی عێراقێکی پێشکەوتوو لەسەر بنەمای فیدرالی. ئۆپۆزیسیۆنی عێراق لە کۆنگرەی لەندەن و سەلاحەدین فیدرالی پەسەند کرد
لە دەستوری کاتی و هەمیشەیی عێراقیشدا چەسپا. گەلی کوردستان لەو باوەڕەدا بوو کە بە پێ سروشتی هەمەڕەنگی عێراق ئەو سیستەمە زیاتر پێش دەخرێت و فراوانتر دەکرێت. ئەوەی لە ماوەی ڕابردوودا ئێستاش لە عێراق دەیبینین ئەوەیە کە بەڕاستی فدرالی ڕێگە و سیستەمێکی ڕاستە و فراوانترکردن لە عێراق بۆ فراوانترکردن لە عێراقدا. بەڵام دەمەوێت زۆر ڕاشکاوانە بە ئێوەی بەڕێز بڵێم بەداخەوە هەز دەکەین چەمکی فدرالی و سیستەمی فدرالی لە عێراقدا هێشتا نەچەسپیوە و هێشتا شتێگەیشتنێکی تەواو نییە بۆ چەمک و سیستەمی فدرالی. لەبەر ئەوەش هێشتا جۆرە مامەڵەکردنێک هەیە لەگەڵ هەرێمی کوردستان کە بە مامەڵەکردن لەگەڵ هەرێمێک ناچێت، بەڵکو هاوشێوەی مامەڵەکردنە لەگەڵ پارێزگایەکدا. هیوادارین ئەم شێوازە لە ماوەی دەسەڵاتی حکومەتی ئێستای عێراقدا ڕاست بکرێتەوە. هیچ کام لە ڕێککەوتن و بەڵێنەکان بەو شێوەیە نەبوو. هەروەها لە دەستوری عێراقدا پێنجینەی فدرالی دانراوە و لە زۆر مادەی دەستوری عێراقیشدا ڕێگەی فراوانکردن و چەسپارکردنێکی قوڵ بۆ سیستەمی فدرالی کراوەتەوە بۆ ئەوەی لە بەڕێوەبردنی عێراقدا سیستەمی فدرالی زیاتر فراوان بکرێت و قوڵ بکرێتەوە. بەڵام ئەوەی دەیبینین لە مامەڵەکردن و پرۆژە یاسا تازەکاندا بەڕاستی پێچەوانەی ئەو ڕوانگە دەستوریەیە. ئەوەش پێشێلکردنی بنەمای سازان و فدرالیە کەواتە تەواو پێچەوانەی دەستورە. بنچینەیەک لە دەستوری عێراقدا دانراوە بۆ ئەوەی یاساکان لەسەر بنەمای سیستەمی فدرالی دابنرێن. یاسا نەگونجەوەکانیش لەسەر بنەمای گۆڕینی سیستەم بۆ فدرالیەکی ڕاستەقینە هەموار بکرێن. بەڵام ئەوەی بەکردەوە دەیبینین پێچەوانەیە. بۆیەش دەمەوێت سەرنجی هەمووتان بۆ ئەو ئاراستە مەترسیدارە ڕابکێشم و پێویستە بە هەموو لایەکمان ئەو ئاراستەیە ڕاست بکەینەوە و لە مامەڵەکردن و یاساداناندا چونکە پێچەوانەی دەستورە. لە کۆتاییدا زۆرم پێخۆشە ئێوە و هەموو دەستەبژێری سیاسی و ئەکادیمی و ڕۆشنبیری لە عێراق لەسەر ئاسایش و سەروەری بە شێوەیەکی سەردەمیانە دەست بە گفتوگۆ بکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاست و ڕاستەقینە ئاسایش و سەروەریمان هەبێت، نەک تەنیا بە درژم و قسەدا. دووبارە بەخێر هاتنتان دەکەم و سەرکەوتوو بن. هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم. نەچیروان بارزانی، سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان. سوپاس.